ئازیزان دەچێت بنای خواهی گەورە میهرەبان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری هەستاین بە ئێوارەخوانێک بۆ مامۆستایان برایان ڕیشکی پیاماقولانی منتیقەی بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لێرەوە بە خێراتنی هەموویانە بە ڕووزەکانەکەن خوای گەورە پاداشتان داتەوە و لێرەوە داوا لە خوای گەورەکەن خوای گەورە تەعات بیباتێ ملایەک قبول کاتن خوای گەورە لە گوناه و تاوانی ملایەکمان خۆش بین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری یەکەم کە ئیمڕۆ ئێوارە هەستاون بە ئامادەکردنی ئێوارەخوانێک و ئێوارە ئیفتارێک بۆ سەرجەم سین و توێژەکان لە شارۆچکەی خەلیفان مامۆستایانی ئاینی کەسایەتی و ڕشتیەکان و خەڵکی ئیسلام دۆست و خەڵکی ئیسلام خواست لە ڕاستیدا ئەو جۆرە کۆبوونەوانە و ئەو جۆرە دانیشتانە بەیەکەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی بایەخەک و گرنگێکی یەکجار تایبەتیان هەیە چونکە ئامادەکردنی ئیفتار بۆ هەر عائیلەیەک بۆ هەر خێزانێک بە تایبەت ئەگەر بێت ئەو خێزانە هەژار و کەم دەرامەت و نەدار بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموو هەر کەسێکەوە ئێوارە ئیفتارێک بۆ کەسێک ئامادە بکات جا بە قوماوێک بێ بە سەبەتە قەسپێک بێ بە ژەمە خۆراکێک بێ ئەفەرموو ئەبێتە هاوبەش لەگەر ڕۆژوو خوێر و پاداشتی ئەو کەسانە بەبێ ئەوەی کەوا لە ئەجر و پاداشتی کەسەکانیش بکرێتەوە.